کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ئیدانەکردنی پەیامی سەرخۆشی چالاکانی مەدەنی بە بۆنەی مەرگی ئیبراهیم ڕەئیسی، سەپاندنی سزای زیندان بەسەر ئیرەج محەممەد زادە ڕۆژنامەوانی خەڵکی جوانڕۆ، بڵاوکردنەوەی تراکت بۆ پشتیوانی لە توماچ ساڵحی لە تاران، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە لەندەن و هێرشی بەکرەگیراوانی ڕژیم و بەشداری محەممەد ڕەسوولۆڤ لە فستیڤاڵی فیلمی کەن لە فەرەنسا. درێژەی هەواڵەکان ڕاگەیاندنی 16هەمین کومیتەی بەرگری عوسمان ئیسماعیلی بەرەبەیانی ڕۆژی شەممە ڕێکەوتی پێنجی خەرمانانی 1403 عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری زیندانی کراو لە زیندانی سەقز پاش بە دواداچوونی بنەماڵەکەی و کومیتەی بەرگری بە دانانی بارمتەی 1 میلیارد تومەنی بە موڵەتی نەخۆشی ئازاد کرا. داواکاری گشتی سەقز ڕەزامەندی دەربڕی کەس لەسەر مەرەخەسی عوسمان ئیسماعیلی بۆ ئەنجامدانی ئانجیۆگرافی و درێژەی چارەسەرکردنی لە دەرەوەی زیندان بۆ ماوەی 5 ڕۆژ. ئازادکردنی کاتی عوسمان ئیسماعیلی دوای 5 مانگ ڕوودەدات کە پزیشکی دادوەری سەقز لە 3 بانەمەڕی ساڵی 1402دا ڕایگەیاند کە ناوبراو نەخۆشی فتقی هەیە و پێویستە لە زووترین کات تا نەشتەرگەری بۆ بکرێت. کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی ڕایدەگەێنێت زیندانیانی سیاسی زیندانکراو لە زیندانەکانی ئێران ناڕازیانی بەرحەقی ئەو بارودۆخە ئاژاوەگێڕانەی ئابووری و سیاسی زاڵن لە کۆمەڵگادا و ناتوانرێت وەکو تاوانبەر پۆلێن بکرێن، بۆیە پێویستە بە زووترین کات بەبێ هیچ قەید و مەرجێک ئازاد بکرێن. ئیدانەکردنی پەیامی سەرخۆشی چالاکانی مەدەنی بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەئیسی بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 4 جۆزەردان کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری شاری سنا لە ڕاگەیەندراوێکدا پەیامی سەرخۆشی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی کوردستان و ژمارەیەک ڕەوتی سیاسی بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەئیسیان بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە ئێمە کرێکارانی چەپ و کۆمۆنیستی شاری سنا وێڕای ئیدانەکردنی ئەو پەیامانە ڕایدەگەێنین کە ئیبراهیمی ڕەئیسی لە ماوەی تەمەنی پڕ لە جنایەتیدا هەزاران مرۆڤی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی لە سێدارە داوە. ئەو قاتڵە بوونی ئینسانیەتی لێوە نایەت و لە هەموو جنایەتەکانی کۆماری ئیسلامیدا بەشداری کردووە. هەر بەو بۆنەوە کەسانێک کە پەیامی سەرخۆشیان ئاراستەی کردووە بە شەریکی جنایەتەکانی هەژمار دەکرێن. لە قەودانی جنایەتی ڕژیم لەلایەن باوکی بامشاد سولەیمانی لە ئیلام ڕۆژی هەینی 4 جۆزەردان مەراسمی یەکمین ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی بامشاد سولەیمانی خوێندکاری خەڵکی ئیلام بە بەشداری بەرینی خەڵکە بەڕێوەچوو و باوکی ئەو گیان بەخ کردووە جنایەتەکانی کۆماری ئیسلامی ئاشکرا کرد. بامشاد سولەیمانی خوێندکاری چەمەن 90 ساڵی خەڵکی شارستانی ئاودانانی سەر بە پارێزگای ئیلام لە ساڵگەردی شۆڕشی ژینا دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. کاتێک بە برینداری دەگەڕێتەوە بۆ ماڵ بەهۆی ئێش و ئازاری زۆرەوە 2 حەبی ناپرۆکسێن دەخوات و دەچێتە کۆما. بە دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانە پزیشکان دەڵێن کە چەند ئەندامی دەرونی ئەولاوە بەهۆی ژەهر خواردنکردن لە کار کەوتووە و چەند دەندەی پەراسووی شکاوە. بامشاد ڕۆژی 7 جۆزەردانی 1402 گیانی لەدەستەدا و بنەماڵەکەی لەلایەن ئیسلاحاتەوە بانگشت و هەڕەشەیان لێ دەکرێت. ڕۆژی 11 جۆزەردان خەڵکی ئاودانان دژ بەو جنایەتە دەڕژێنە سەر شەقام و خۆپیشاندان دەکەن، بەڵام چەند کەسیان بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و چەند کەسی دیکەش دەست بەسەر دەکرێن. لە یەکمین ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی بامشاد باوکی بە نیشاندانی بەڵگەی دادگا و پزیشکی داد هۆکاری مردنی کوڕەکەی بۆ خەڵک باز ئەکات و جنایەتەکانی ڕژیم ئاشکرا دەکات. باوکی بامشاد لە مەراسمی ساڵڕۆژی لۆڕەکەیدا ڕایدەگەێنێ هیچم بۆ لەدەستدان نییە، کوڕەکەمیان کوشتووە و قەت لە بیری ناکەم و جنایەتکاران نابەخشم. سەپاندنی سزای زیندان بەسەر ئیرێژ محەممەد زادە ڕۆژنامەوانی خەڵکی جوانڕۆ لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئیرێژ محەممەد زادە ڕۆژنامەنووسی خەڵکی جوانڕۆ لەلایەن لە قیسەویەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی هادی چراغی
بە تۆمەتی تێکدانی بیرروڕای گشتی و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە بە 2 ساڵ زیندانی تەعلیقی محکوم کرا. ڕۆژی یەکشەممە 19 خاکەلەوەی ئەمساڵ ئیرج محەممەدزادە ڕۆژنامەنووسی تەمەن 45 ساڵ چالاکوانی بواری ڕاگەیاندن و بەڕێوەبەری کاناڵی تەلگرامی تیتر غەرب هەروەها خوێندکاری دکتۆرای زانستە سیاسیەکان لە یەکێک لە زانکۆکانی ساران دوای بانکرانی بۆ دادسەرای گشتی و انقلابی ئەو شارە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دوای 4 ڕۆژ بە دانانی وەسیقە ئازادکرا. ئەو ڕۆژنامەوانە لە ساڵانی ڕابردووشدا چەند جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگێشت و هەڕەشەی لێکرا بوو. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی پارس پامچاڵ لە قەزوین. ڕۆژی شەمە 5 جۆزەدان کرێکارانی کارخانەی پارس پامچاڵی قەزوین لە ئاز بلا تەکلیفی و نەدانی داخوازیە دۆخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کارخانەی پارس پامچاڵ پێشتر 300 کرێکاری هەبوو، بەڵام بەدوای سەرهەڵدانی کێشەی دارایی ڕێژەی کرێکارانی ئەو ناوەندە بۆ 20 کەس دابەزی. پێشتریش کرێکارانی بلا تەکلیفی کارخانە لە ئاز نەدانی 5 بۆ 6 مانگ حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی بوو. پاش ماوەیەک حەقدەستی 4 مانگی کرێکاران پەرداخکرا، بەڵام هێشتا حەقدەستی 2 مانگی کرێکاران نەدراوە و کرێکاران خوازیاری کاراکردنەوەی کارخانە، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و ڕوونکردنەوەی دۆخی بیمەکانیان بوون. بڵاوکردنەوەی تراکت بۆ پشتیوانی لە توماش ساڵحی لە تاران. ڕۆژی هەینی 4 جۆزەردان ئازادی خوازانی تاران بۆ پشتیوانی لە توماش ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی تراکتیان لە نێو شەقامەکانی شاردا بڵاو کردەوە. هاوکار لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمە حکوومەتیەکانی پرسەی ئیبراهیمی ڕەیسی، کچان و کوڕانی شۆڕژگێڕی تاران و کەرەج سەدان تراکتیان لە نێو شەقامەکانی شار بڵاو کردەوە و خوازیاری ئازادی توماج و هەموو بەندکراوانی سیاسی بوون. لەلایەکی دیکەوە خەڵکی ئازادی خواز لە چەند گەڕەکی ئەو شارە بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەیسی شیرینی و موسیقایان بڵاو کردەوە. ڕەتکردنەوەی داوای هەڵوەشاندنی حکمی ئەعدامی ئاروین قەهرەمانی. ئاروین قەهرەمانی گەنجی یەهودی خەڵکی کرماشان و دانوشتی قۆم کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز بە ئەعدام محکوم کرابوو، دیوانی باڵای وڵات داخوازی پارێزەرەکەی بۆ پێداچوونەوە بە پەروەندەکەی و هەڵوەشاندنەوەی حکومەکەی ڕەت کردوەتەوە. بەوتەی بنەماڵەی ئاروین پەروەندەی ڕۆڵەکەیان پڕە لە ناڕوونی و قەزی پەروەندە بە ئەنقەز کەمکاری کردووە. ئاروین قەهرەمانی پێشتر لە شەڕێکی دەستەویەخە لەگەڵ چەند کەسێک لە شاری قۆم لاوێکی بە چەقۆ بریندار کردوە و دواتر ئەو گەنجە گیانی لەدەستاوە. ئێستا دەستگای قەزای ڕژیم وێڕای ناڕوونی زۆری پەروەندەکە و نەبوونی بەڵگەی سەلمێنەر بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرۆ و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا ئیعدام بکرێت. پشتڕاستبوونەوەی حکمی زیندانی کەریم بوستانچی چالاکی فەرهەنگیانی تەورێز. حکمی زیندان و جەریمەی ماڵی کەریم بوستانچی لە چالاکانی فەرهەنگی پارێزگای ئازەربایجانی شەرقی لەلایەن دادگای پێداچوونەوە پشتڕاستکراوەتەوە. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، کەریم بوستانچی بە بیانووی بڵاوکردنەوەی بابەتی ڕەخنەگرانە لە سەردەمی شۆڕشی ژینە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 3 مانگ زیندانی تەعزیری، پەرداختی جەریمەی ماڵی و زەوتکردنی مۆبایلەکەی محکوم کراوە. ئەو چالاکە سنفیە پێشتر لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشدا بە کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی و خانشینی ئیجباری محکوم کرابوو. کۆبوونەوەی ئێرانیانی دژبەری کۆماری ئیسلامی لە ئاڵمان. ڕۆژی هەینی 4 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتی وڵاتی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی بەشدار لەو چالاکیە بە بەدەستەوەگرنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام، ئازادی هەموو بەندکراوانی سیاسی، دانانی سپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی و سزادانی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە لەندەن و هێرشی بەکرێگیراوانی ڕژیم. ڕۆژی هەینی 4 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز کە بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەیسی شایی خۆشییان دەربڕی بوو لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی هێرشکرایە سەریان و چەند کەسیان بریندارکران.
بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کۆمەڵێک لە ئێرانیان لە باکووری لەندەن کۆبوونەتەوە و بە بۆنەی مەرگی ئیبراهیمی ڕەیسی ئاهەنگیان گەڕاوە و دروشمی مەرگ بۆ خامنەییان بەرز کردوەتەوە. بەڵام چەند بەکرێگیراوی ڕژیم بە جلوبەرگی ڕەشەوە هێرشیان کردوتە سەریان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. بەوتەی پۆلیسی لەندەن کەسێک لەو پەیوەندیە لەگەڵ ئەو ڕووداوە دەست بەسەر و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێ کردووە. دووە هەواڵ سەبارەتە بە بەشداری محەممەد ڕەسوولۆڤ لە فستیڤاڵی فیلمی کان لە فەرەنسا. محەممەد ڕەسوولۆڤ سینماکاری ناوداری ئێرانی و دژبەری کۆماری ئیسلامی کە لە چەند هەفتەی ڕابردوو بە شێوەیەکی نەهێنی لە ئێران چووە دەرەوە، ڕۆژی هەینی 4 جۆزەردان لە مەراسمی بڵاوبوونەوەی فیلمەکەی لە فستیڤاڵی کان لە فەرەنسا بەشداری کرد و پێشوازی گەرمی لێکرا. محەممەد ڕەسوولۆڤ هاوڕێ لەگەڵ کچەکەی و کۆمەڵێک لە ئەکتەرەکانی فیلمی دنکی هەنجیری پیرۆز لەسەر فەرشی سوور حازر و وێنەی دوو ئەکتەری سینمای ئێران بە ناوەکانی سۆهەیلا گوڵستانی و مەیساق زارا کە لەلایەن ڕژیمەوە قەدەغەی چوونە دەرەوە لە وڵاتیان بەسەردا سەپێنراوە بەدەستەوە گرت. ڕەسوولۆڤ لەلایەن بەشداربووانی ئەو فستیڤاڵە پێشوازی گەرمی لێکرا و ئەکتەرەکانی فیلم دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان.